تا دێت ڕۆیشتنی یارزانە کوردەکانی هەرێمی کوردستان بەرەو زیادبوون دەچێت و بە لێشا و ڕوو لایەنەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەکەن بەدەر لە یاری تۆپی پێ ئەمە یاریزانانی یاری بالەشی گرتەوە و یاریزانان بۆ بەدەستێنانی دەرفەتێکی باشتری یاریکردن و وەرگرتنی گرێبەستی باشتر و نزیک بوونەوە لە ڕیزی هەڵبژاردەی عێراق ڕوو دەکەنە یانەکانی دەرەوەی هەرێم. نەبوونی نادی کوردی وەکو نادی هەولێر کە بڕیاریدا هەتا تۆپی پێشی جگە لە یاریزانی کورتی یاریزانێک نێت ینی فەریقە تەنیا ئەوەی مشارەکەین دەوری بکاتن ئەوش ناچار بووین ینی لەبەر ئەوەی نادیەکانی جنوب پێیان وتینی ناچاری ینی کە هیچ نادەیەک یانەیەکی کوردی نەبیتن بۆی بتوانانی لە یانەی خزمەت یانەیەکی کوردی بکەی ناچاری بڕۆین بۆی ئەوان پێیان وتمش بۆندم لەگەڵام ئیمزا کرد طبعاً بۆ ئێمە گرینگە مەسە بۆ نمونە 9 ساڵ بۆندم لەگەڵ نادی بەحری کردیا ئەو ساڵ پاش ساڵ دووەمی خولی عێراق ینی بتوڵەی عەرەبی هەیە و بتوڵەی ئاسیاویشی هەیە ینی بۆ دەرفەتێکی باشە بۆی بتوانم خۆم بگونجێنم لەگەڵ ئەو یانێ بتوانم ینی چاوی وڵاتانی دەرەوەش لەسرم بێت. لە هەرێمی کوردستان تەنها یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی بەشداری خولی بژاردەی عێراقن بۆ یاری بالا یانەی هەولێر تاوەکو ئێستا بێدەنگە و پێشمەرگەی سلێمانیش پشت بە یاریزانی عەرەب زیاتر دەبەستێت ئەمە وای کردووە یاریزانانی کورد بە گرێبەستی یانەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕازی بن. یاریزانی کورد ئەگەر بچێتە دەرەوەی شاری خۆی یاری بکە بەڕاستی گرنجشی زۆری هەیە وەک پیشەگەر سەیرەکرێت و مۆسەفاتی پیشەگەری تێدا دەبێت و دەتوانێت زیاتر مەجای ڕاهێنانی هەیە لەبەرەوەی کە ئەچێتە شاریشتر تەنها کاری ئەوەیە کە لەوێندەر مەشق و ڕاهێنانەکانی ئەنجام بدە بەیانیان و ئێواران و لایانی دووەمیش کە بۆ هەڵبژاردەی عێراق بەڕاستی گرینگە هەر یاریزانێک لە شاری بەغدا یاری بکەیان لە شاری بەسڕا بە تایبەتی بۆ توی پێشی عەرەبی یاری بکات و کە ئەنجامی هەبێت هەنگاوێک ئاسانتر بدەگات بە هەڵبژاردەی عێراق. وا بڕیارە ناوەڕاستی مانگی 11 ئەم ساڵ خولی نایابی عێراق بۆ یاری بالا دەست پێ بکات و 31 ئەم مانگە کۆتا دەرفەت دەبێت بۆ یانەکان تاوەکو لیستی یاریزانەکانیان بنێرن بۆ یانەکان هەوڵ دەدەن پێکاتەکانیان تەواو بکەن تا ئەو کاتە بەڵام یانەی هەولێر لەگەڵ لە دەستدانی چەندین یاریزان بێدەنگی هەڵبژاردووە و یاریزانانیش بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان ڕوو لە یانەکانی دیکەی عێراق دەکەن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.